دەزانی چ کاتێک بەوەردەبی کە ڕەفیقەکانت چاک بن، برادەرەکانت باش بن. ئەجینا بڵێ من شەو نوێژ دەکەم، ڕۆژووی سونەت دەگرم و نانی حەڵاڵ دەخۆم، بەڵام ڕەفیقت خراپ بێت چاوەڕێکە، چەند ڕۆژێک و چەند مانگێکی تر چاوەڕێکە خۆت دەبینیتەوە تۆ چێت لێ دەردەچێت. الصاحب ساحب، ئەوەی کە هاوڵە ڕاد دەچێشێ. والمرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. إنسان لسر ديني رفيقك، لسر ديني نەک لەسەر ڕەوشتیشی. ئێمە لە کوردیدا مەثەلێکمان هەیە، قسەیەکی پێشینان هەیە دەفەرمێ گا لە تەنیشت گا بێ یا ڕەنجی دەگرێت یا خوی دەگرێت، خو طبیعەتەکەی دەگرێت. بەڵام لەوە گەورەتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المرء على دين خليله. دین ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی. تۆ دینت دینی ئیسلامە، بەڵام برادەرێکت هەیە معرضە ملحدە، پشتکردووە لە خوا، گاڵتەجارە بە دینی خوا، ڕەفاقەتی دەکەی، دەڵێ هەر کەسە دینی خۆی چاوەڕێکە پاش ماوەیەک بزانە چیت بەسەر دێ. مەژڵی آخر من تەسیری تێدەکەم، نا، دائیمەن نەخۆشی دەگوازرێتەوە یا تەندروستی و لە ساغی دەگوازرێتەوە. ئەگەر نەخۆشێک لەو جۆرە نەخۆشیانەی کە نەخۆشیەکەی بە ئیزنی خوا دەگوازرێتەوە بێتە ناو ئەو مزگەوتە، هەمومان دەڵێن یا بڕۆ دەرەوە یا ئێمە دەچینە دەرەوە. بۆچی؟ ئەگەر 3000 کەس لە مزگەوت دابنیشێت، تەندروستی و لەشساغی ئەو 3000 کەسە سوودی نابێ بۆ ئەو نەخۆش، بەڵام نەخۆشی یەک کەس تەسیری دەبێت لەوانەیە بۆ هەر هەمووی بڕوات. بۆیە مەڵێ من ڕەفاقەتی دەکەم، با نوێژ نەکا، با زیناکار بێ، با مەشروب خۆر بێ، بەشکو من تەسیری تێ بکەم. تەسیر لە چی دەکەی داماوە؟ تەسیر لە چی دەکەی؟ چی داوە دینی خۆت دەخەیتە مەترسیەوە؟ بۆ ڕەفاقەتی کەسانێک ناکەی کە لە خواترسن بەرەو خوا دەدبن. واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا. خوای گەورە ئەمر بە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، تۆ لەگەڵ ئەوانە دان بە خۆتا بگرە و لەگەڵ ئەوانە ڕەفاقەتی بکە کە لە خوا دەپاڕێنەوە، زیکری خوا دەکەن، بەیانی و ئێواران، مەبەستیان خاڵص ڕەزابوونی خوای یوریدونە وەجهە، نەچی چاو ببڕیتە ئەوانەی کە ئەهلی دنیان غافڵن لە یادی خوا و عیبادەتی خوا. بۆی برای بەڕێزم، مەوزوعی ڕەفاقەت و برادەرایەتی و هاوڵێتی شتێکی کەم نییە، بە کەم مەیگرە. ئەمە شتێکی جەوهەری و ڕئیسیە لە ژیانتدا. ژیانی تۆ بەو گوێرەیە دەبێت کە بە گوێرەی ئەو کەسێک کە ڕەفاقەتی دەکەی. بۆیە لەمڕۆ دەست پێ بکە کە دەزانی ڕەفیقەکانت لە خوا دوورت دەخەنەوە، وازیان لێ بێنە. ڕەفاقەتی کەسانێ بکە واتبع سەبیل من ئەناب ئیلەی، ئەوەی کە بەرەو خوا دەگەڕێتەوە، ڕوو لە خوایە ڕەفاقەتی ئەو کە برای بەڕێزم. بەڵام خوا پەرستێک لەسەر تەوحید و سنەت بێ، نەک خوا پەرستێک لەسەر خوڕافەت و بیدعەت و گومڕایی بێت.